باشە لەسەر هەژمونی میلیشیاکان و کاریگەریان لە تێکچوونی سەقامگیری ناوچەکە من میوانێکم هەیە. فەرێقی یەکەم جەباریاوەر شارەزای کاروباری سەربازی کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. جەنابی فەرێق ئەگەر جوێت لە من بێت ئەم کاتت باش لەم راپۆرتەیە ئاماژەی ورد بە بەرەو پاشچوونی کاریگەری میلیشیاکان کرابوو کە وردە هەوڵە درێت بە کۆدەنجێکی نێودەوڵەتی ڕۆڵیان لە ناوچەکە کەم بکرێتەوە. پێت وایە لە عێراقیش هەمان شت دووبارە بێتەوە لە کاتێکا کە ڕاوتی سەدر و هەندێک لایەنی دیکە داوای چەکداماڵینی میلیشیاکان لە عێراقاک. بەڵێ سلااو لە ئێوەی بەڕێز سلااو لە گشت بینەران کەناڵەکەتان. بابەتی ئەو گروپە چەکدارانەی کە هەن طبعاً دیاردەیەکی تازە نییە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە دیاردەیەکی لە مێژینەیە دایمەن ئەبینین لەگەڵ بوونی هێزی چەکداری فەرمی دەوڵەتدا لە زۆر وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پاڵ ئەوەدا هەندێک پارتی سیاسی یان هەندێک گروپی تایبەت گروپی چەکداری تایبەت بە خۆی هەیە. طبعاً شێوازەکانیان جیاوازن لە وڵاتێکی بۆ وڵاتێکی تر. تەنها لە ئەو دیاردەیە لە عێراقدا نەبوو بەڵکو ئەو دیاردەیە وەکو لە راپۆرتەکەشدا هاتووە لە لوبنان هەبووە، لە سووریا پێشتر هەبووە، لە لیبیا هەبووە، لە یەمەن ئێستا هەیە، لە زۆر وڵاتی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دیاردە هەیە. لە هەندێک لە وڵاتانە بەرەو لە ناوچوون ڕۆشتون و لە هەندێک وڵاتیش هێشتا ئەو گروپانە یعنی گروپە چەکدارانە ماون. دیارە پۆڵێنکردنی ئەو گروپانە لە ضمنی میلیشیا بە پێی هەندێک مەرج هەیە بۆ بوونی هێزی چەکدار یان بۆ بەیاسابوونی هێزی چەکدار بۆ ئەو گروپە چەکدارانە. دیارە ئەوەی عێراقیش لێنی ئەوەی کە لە دەوڵەتی فیدراڵی عێراقە زیاتر ئەو گروپە چەکدارانەی کە پەیابوون بە حەقیقەت لە دوای ساڵی 2014 یعنی لە دوای پەلاماردانی داعش بۆ ناوچەیەکی فراوانی عێراق و ئەوە بوو کە چەند پارێزگایە کەوتە ژێر ڕچێفی بە ناوی دەوڵەتی ئیسلامی یان ئیمارەتی ئیسلامی عێراق و شام وەکو مووسڵ و سەلاحەدین و بەشێکی کەرکووک و بەشێکی دیالە و دوایی هەندێک ناوچەی لای ئەمبار و ئەو ناوچانە هەتاکو بڵێن کە گەیشتە دەروازەکانی بەغا ئیتر لەوێ ئایەتوڵڵا سیستانی کە مەرجەعێکی باڵای شیعی عێراقا لەو کاتە بۆ پاراستنی کەوتنی عێراق چونکە ئەو هێزە چەکدارانەی عێراق هێز بە دوای هێز دەکەوتن و خۆیان بەدەستەوەدا بە داعش بە تایبەتی ئەو فەرقە سەربازیانەی کە هەبوون لە ناوچەکانی مووسڵ وەکو فەرقەی 2 فەرقەی 3 و فەرقەی 4 و جگەل لە ئەو فەرقە یانەی پۆلیس بە تایبەتی پۆلیسی فدراڵی لەو ناوچانە و هێزەکانی هەواڵگری وێزەکانی ئەمنی ئەو ناوچانە. دیارە لەو کاتەیە کۆمەڵێکی کە ئەو فتوایە درا بۆ هەڵگرتنی چەک بۆ پاراستنی بەغا بوو یەکەمین جار چونکە بەغا لەسەر لە کەناری کەوتن بوو بەدەست داعشە چونکە داعش گەیشتووە ناوچەکانی ڕۆژاوای بەغا و ببووە هەڕەشەیەک بۆ سەر حکومڕانی لە عێراقدا بە شێوازێکی گشتی. ئیتر خەڵک بە لێشاو بە هەزارەها خەڵک بە تایبەتی ناو ئەو لایەنە سیاسیانە ئیتر هێزی چەکداریان دروست کرد. دیارە ئەم گروپانەیان ئەو هێز یان ئەو لایەنە سیاسیانە هەر لایەنێک و بە ناوێک و بە شێوازێک و بە پێکهاتەیەک یعنی تەشکیلەیەکی تایبەت ئیتر هێزە چەکدارەکانی پرسیارەکە لێرە ئەوەیە ینی ئەو کاتە بۆ مەهامێک دامەزران بۆ ئەرچێک دامەزران بەڵام ئایا تا ئێستا هیچ گۆڕانکاریە لە ئەرک و مەهامی ئەم گروپانەیە دروست نەبووە؟ ئایا ئەو مەهامەی کە بۆی دامەزران زەڕورەتی
مانەوەی ئەم گروپانەی ینی هێشتا مبڕێری ئەوەی داوە کە ئەم گروپانە بمێننەوە ئەو هەڕەشانەی ئەو کاتە هەبوون ئێستا ماون لەسەر عێراق بۆچی لەو کاتەوە تا ئێستا چارەسەرێ بۆ ئەم پرسەنە دۆزراوەتەوە لە کاتێکدا چەندین جار داوا کراوە کە ئەم گروپانە لە چوارچێوەی هێزی دەوڵەت لە سوپادا جیان بۆ بکرێتەوە و ئەو شێوازە نەمێننەوە کە هەیە. بەڵێ دیارە حکوومەتی عێراقیش بەتایبەتی دوای کزبوونەوە ینی دوای کەمبوونەوەی شەڕی داعش و بەتایبەتی لە ساڵەکانی 2016 بەتایبەت هەوڵیاندا کە ئەم هێزانە لە شێوازی هێزی بڵێن گروپی چەکداری سەر بە حیزبە سیاسیەکانی عێراقدا کۆبکەنەوە وەکو هێزێکی سەربازی ڕێکخراو لە ژێر فەرماندەیی هێزە چەکدارەکانی عێراق چونکە دیارە دەوڵەتی عێراقیش هەستی کرد کە ناکرێ هەتایە ئەو هێزانە لە دەرەوەی یاسادا بن ینی هێزیکردن لە دەرەوەی یاسا چونکە ئەو هێزانە دەبوایە شێوازی پێکهاتەکانیان بگونجێنی لەگەڵ هێزە عەسکەریەکانی عێراق جگە لەوە چۆن بتوانێت موچەیان بداتێ چۆن بتوانێت چەک و تەخەمەنیان بداتێ چۆن بتوانێت بڵێن بودجەی تایبەتیان بۆ دیاری بکە بۆ ئەو هێزانە و پێوەستیەکانی تر ئەوە بوو بە پەلە پرۆزە لە ساڵی 2016 لەو کاتەدا کە بەڕێز مالیکی بڵێن سەرۆک وەزیرانی عێراق بوو ئەوازم بەڕێزە وای لە زمانی بڵێن مالیکیدا بوو بڵێن عەبادی و مالیکیدا بوو لەو کاتەدا بوو ئەوە بوو کە بڵێن لە پەرلەمانی عێراقا بە پەلە یاسایەک ئیقرار کرا کە یاساکە لە 3 ماددە پێکدات تەنها لە 3 ماددەیە و بۆ ئەوەیە بە قانونیکردنی یان بە یاساییکردنی ئەو هێزە و فەرماندەییکیان بۆ دروستکرا بە ناوی فەرماندەیی هێزەکانی حەشدی شەعبی و بەڕێز دوایی فەرماندەیان بۆ دروستکرا کە ئێستا فالح فەیاض فەرماندەی ئەو هێزانەی حەزی شەعبی و کران بە شێوازی لیوا بە شێوازی تەشکیلەی هێزی سەربازی و بودجەیان بۆ دانرا لە عێراق بەڵام لە سەرەتادا ئەم هێزە ژمارەیان کەم بوو و بودجەیان کەم بوو بەڵام لە ماوەی 2-3 ساڵدا وای لێ هات ئەم هێزانە بوونە هێزێکی گەورە یعنی ژمارەیان گەیشتە زیاتر لە سەرووی 160,000 کەس کە پێشتر نەئەگەیشتە 100,000 کەس و ئەمجا دوایی بودجەکەیان لە نزیکەی کەمتر لە تریلیۆنێکی دینار ئێستا گەیشتۆتە زیاتر لە 4 تریلیۆنی دیناری بودجەی گشتیان جگە لەو بودجەیە کە دائەنرێ بۆیان بۆ چەک و تەقەمەنی و پێویستیە جەنگیەکان کە پێشتریش چەک و تەقەمەنیان بڵێن سووک بووە بەڵام لە دواییدا بوونە خاوەن تۆپ و تانک و تەنانەت فڕۆکەی بڵێن هێلیکۆپتەر و ئەوانە ینی بڵێن ئەو جگە لە فڕۆکەی بێفڕۆکەوان و لە کاتیۆشا و لەو چەکانەی کەتر هەیە لە ناو ئەوەندا بەس یەک دەقە مەجالم دێ لە ناو ئەو فەرماندەیەدا کۆمەڵێک لەو گروپانە بەهۆی ناکۆکی هەر خۆی لە ناو لایەنە سیاسیەکانی عێراقی کە خاوەنی ئەو گروپە چەکدارانن نهاتنە ژێر ڕشێفی ئەو فەرماندەیی کە بووە بەشێک بەحساب لە هێزەکانی بڵێن ڕەسمی یان فەرمی عێراق و ئەو کۆمەڵە گروپە ئیتر بڵێن جۆی لە بڕیارەکانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقیان ناگرت و بە ئارەزووی خۆیان کار و کردەوەکانیان ئەنجامەدا سەرەڕایی کە ئەوەی موچەیان لە حکوومەتی عێراق بوو بودجەیان لە حکوومەتی عێراق بوو جگە لەوەش کە چەکشیان لە حکوومەتی عێراق بوو و بوونە مایەی کێشە و سەرئێشەش بۆ عێراق چونکە ئەوانە خۆیان لە ضمنی مەجموعەی مقاومەی ئیسلامی دانا و دەستیان کرد بە ئامانجگرتنی هەم بنکەکانی هاوپەیمانان لە ناو عێراقدا و لە هەرێمی کوردستان هەم قۆنسڵگەری و تەنانەت بنکەکانی هاوپەیمانان لە سووریا و لە ماوەی شەڕی غەزەجا تەنانەت بە ئامانجی هەندی بنکەی ئیسرائیلیان دەگرت لە باکووری ئیسرائیل کە ئەمەش بۆ هۆکار کە فشارێکی زۆر
لەسەر عێراق فشارێکی گەورە هەبوو بۆ ئەوەی کۆنتڕۆلی ئەم کۆمەڵە گروپە بکە ئەو فشارە هەتاکو ئێستش ماوە کە ئاسەواری دوایەمین یعنی بڵێن دیاردەی دوایەمین فشاریان ئەوەیە ڕاگررتنی موچەی مانگانەی کە ئەوان موچە بە شێوازی ئەلکترۆنی یعنی بڵێن بە شێوازێکی بانقی وەردەگرن ڕاگررتنی خەرشکردنی ئەو بودجەیان لەلایەن بانقەکانی بڵێن ئەوانەی کۆنتڕۆلی بانقەکانی عێراق دەکەن کە ئەو کێشەیە هەتاکو ئێستا چارەسەر نەبووە. زۆر باش ئەگەر سەیری نەخشەی ناوچەکە بکەین هەنێک لەم میلیشیانە جەنگی دەرەوەی وڵاتەکەی خۆیانیان هێناوەتە ناو وڵاتی خۆیان لە کاتێکە ئەمریکا داواکە هەڵبوەشێنەوە لایەنە ناوخۆیەکان لەوەک لە پێشەکی باسم کرد سەدریەکان و ژمارەیەک لایەنی دیکەش داواکەن ئەم میلیشیانە هەڵبوەشێنەوە یان ئەو گروپە چەکدارانەوە تێکەڵی سوپا بکرێنەوە یان بە هەر شێوازی لە شێوازەکان بێت. ئەمە مەترسی چییە لەسەر عێراق ئەگەر ئەمانە بەم شێوازەی کە باس کرا بەردەوام بن و گوێ نەدەن بەو داواکاریانی کرد؟ بەڵ بێگومان مەترسیەکە هەبووە پێشتر چونکە وەکو باسم کرد پێشتر کە هەندێک جار بارەگاکانی هێزەکانی هاوپەیمانانن کردە ئامانجی خۆیان یان سەفارەتی ئەمریکیان لە بەغا کردە ئامانجی خۆیان ئەوە بۆ هۆکارێک بۆ ئەوەی لەلایەن ئەمریکاوە لیان بدرێ کە وەکو ئەو ساڵانی پێشوو کە هەندێک بارەگایان لە ناوچەکانی جرف سەخەر و ئەو ناوچانی نزیکی نەجەف و ئەو ناوە بەر بردومانی هێزەکانی ئەمریکا کەوتن و هەندێک لە سەرکردەکانیان لە ناوەڕاستی بەغا کوژران بەهۆی ئەو کارانەی کە ئەیان کرد و ئیحراجیکی گەورەیان بۆ حکومەتی فیدراڵی عێراق دروست کرد. طبعا بە حەقیقەت حکومەتی عێراق و بەتایبەتی لەم کابینەیە بەڕێز محەممەد شیاع سوودانی زۆر هەوڵی داوە بەتایبەت لەگەڵ لە کۆبوونەوەکانی ئیتاری شیعیە لەگەڵ لایەنەکانی تر کە یعنی کە کاری وا بکرێت یەکەم ئەم گروپانە بە ئارەزووی خۆیان ئۆپەراسیۆن ئەنجام نەدەن یان پەلاماری وڵاتانی چواردەور نەدەن یان نەبنە بەشێک لە شەڕێک کە پەیوەندی ڕاستەوخۆ بە عێراقەوە نەوێ بەتایبەتی وەکو باسم کرد لە کاتی شەڕی غەزەدا لەگەڵ ئیسرائیلە لەو کاتەدا کە حەماس لە شەڕدا بوو لەگەڵ ئیسرائیلە ئەمان بۆ پشتیوانی حەماس هەندی ئامانجیان لە سووریا یعنی هەندێکی بنکەی هێزەکانی هاوپەیمانان لە سووریا و تەنانەت هەندێک ناوچە لە باکووری ئیسرائیلیشیان بە ئامانج دەکرد کە ببووە کێشەیەکی گەورە و سەر ئێشەیەکی گەورە بۆ حکومەتی فیدراڵی عێراق و خەریک بۆ عێراق ببێتە بەشێک یعنی بڵێن تەڕەفێکی ئەو شەڕا کە عێراقش لە هەلومەرجێکی وادا بوو کە نائکرا ئەو بەو شێوازە بخزێنتە شەڕێکەوە کە هیچ پەیوەندیکی ڕاستە و خۆ بەخۆیەوە نییە یان ئەو هیچ پلانێکی بۆ شەڕێکی وای دانە ناوە ڕاستەوخۆ جگەل لەوەش لەم مەترسیش هەبوو بە تایبەتی لە شەڕی ئیسرائیل ئێراندا ئەو شەڕی 12 ڕۆژەش زۆر مەترسیکی گەورە هەبوو کە عێراق ڕاکێشرێن بەهۆی ئەم گروپانەی کە هێشتا بخوتم نەچوونەتە ژێر فەرماندەیی هێزەکانی چەکداری عێراقدا کە ڕاکێشێنە ناو ئەو شەڕا کە ئەو کاتە عێراق دەکەوتە گێژاوێکی زۆر گەورە وەکو بەڕێستان باستان کردو هەم لە راپۆرتەکە و هەم ئێستش وەکوتم تا ئێستش فشار هەیە لەلایەن ئەمریکا و وڵاتانی تر بۆ ئەوەیە کە بتوانن ئەو جۆرە گروپانەی کە هێشتا لەژێر فەرماندەی هێزەکانی حەشدی شعبی نەبن یان فەرماندەی گشتی نەبن بێنە ژێر فەرمانەکان و بەتایبەت لەم ماوەی دوایەدا ئێستا باس لەوە ئەکرێت کە بە هیچ شێوازێک ناکرێت موچەی هێزێک بدرێت کە غەیرە عێراقی بێ بەتایبەتی کە هێزەوازەکەن ڕەنگە لە ناو هێزەکان ئەو گروپانە خەڵکی غەیرە عێراقی دەداوێت. زۆر باشە فەرێقی یەکەم جەبار یاوەر شارەزا لە کاروباری سەربازی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە سلێمانی و لەگەڵمانە.